بەسین گوش گردی گرتا گوش گردی گرتا من کارەگاکانە و ئینەی جەکی نۆکەر و منە کارمە بە ڕئیسەکەی تاهان حەچە زووتر مشوواش کەسمەتەوە بە ئیجازە بێنە دلی باشگای جنابەت زوو تۆ چێنی حاڵت نییە ئێمە مشو ئاوی بینمە ئەلعان ئافۆکەرە مردە مردە جەکی تۆ کارت نەبوو ها ئای براڕۆ یەواش گوش گردی شمشێرە لا منەوە حیچ نییەنە حیچ ئێتێ و من جەگرێ تا تا و کشو منە پیای مەژ ناسوو هەناویانم ئەمرە منە ئای براڕۆ لابەرە کورێ لابەرێ گوش گردی زانە چێش ماچوو گرێ تا حاڵە کەرو بۆوەرەوە بۆوەرەوە کام تاس درنگە بێبەرەوە یا بێبەرەوە 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 بۆبەرەوە دەی هەرزانام زاتانیە هەرزانام وێم کام تامێنەوە تووکینی کورە براڕۆ براگیان ئافۆکەرە دڵەکەم ئای براڕۆ جەکی یاوان پەنێ جەکی ئی کوڕەقاسەی گرت کار ئی کوڕەقاسە هەڕۆ جۆقلە قالۆرە کایو کایو بوو مەڵێ مەکەرە برا جەکی گیرە جەکی گیرە مەک کوڕەقاسە فشار پێیاردێن وانەوە جەکی پام یاوان پەنێ تا هەڕۆ ئەی براگیان یا نێرە هەر وەردە برم ده ئاپاس نێرە هەر وەرم دەدەی توخ برا وێ وڵی فرمو من فرمە ماکەرە کورێ ئاک براڕۆ ئاپاسە پاسە پاشگیر و دەی ئاک جێکی توش وەز ئەفخرامەنە دیارە بە قورئان توش براڕۆ پێشم وردەش کەڕی سەگ بابینەی بۆبەرە دەی ئاها دەی براڕۆ ئاها ناچیت تەڕۆ براڕۆ سەرم براڕۆ لابەرێ ئای تەڕۆ ئینە کین بە قورئانێت جو تەبەنینێ براڕۆ چەزلا دەی کوژەش جەکی باش دەبەی من مامم کشو جەکی براگیان خواگیان عفو ما كرشد ولا برا الرجل تتبع محمد رسول الله داي مرماده برا قبرك برده ربوتان اي براگیان برا خاص يا ودام تاوكم اكتاكر بيا بيرامر مش من برسوجتو رولا توکینی من نه تو رولا تو جواب دادم جواب داد زو مرواتي منه تو کرنی دیانا اری كونا ولي كرني من کورنی نه رولا تو کورنی ديت مرواتي منه من تو چشت باد من تونا تو مش حرانت برسوچنه قاسا تو والله تو نه برا نامت چیشه من اری تو نامت چیشه من نده راس ما شو من او من يشتونا دیارا تو خریکنی گالتا کری به من اری تونی تو منی من احساس ندارم چیشه کسمان چیشه کسمان قریب چیشه وش تمام چیش کردی